سڵاوتان لێبێت تابانجافم سەر باسی تیوارتان پێشکەش دەکەم. سەرۆکایەتی هەرێم ڕۆژی 25 شوباتی ساڵی داهاتووی بۆ هەڵبژاردن دیاری کردو. هەرێکە لایەکێتی و یەکگرتوونەوەی نوێژ پێشوازیان لەو بڕیارە کرد. دڵشاد شەهاب وتەبێژی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند. سەرۆکی هەرێمی کوردستان لە مەرسومێکدا ڕۆژی 25 شوباتی 2024 وەک ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دیاری کردو. سەرجەم لایەنەکانی ڕاستپاردووە بۆ ئەنجامدانی ڕێکارە پێویستەکان. تیوار نیوز بۆ وەرگرتنی ڕایەکێتی لەسەر ئەو بڕیارە پەیوەندی کرد بە جەزای سەید مەجید بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە سلێمانی و وتی ئێمە وەک یەکێتی ئامادەی هەڵبژاردنین بە مەرجێک هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێت. عوسمان کاروانی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووش بە تیواری ڕاگەیاند ئەوان هیچ کاتێک لەگەڵ دواخستنی هەڵبژاردنەکاندا نین و ئامادەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد. هەروەها کاوە عەبدولقادر سەرۆکی پێشووی فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان وتی وەک نەوەی نوێ لەگەڵ ئەوەدا بووین کە هەڵبژاردن لە کاتی دیاریکراوی خۆیدا ئەنجام بدرێت و ئێستاش ئامادەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و ئەو بەروارە کە سەرۆکایەتی هەرێم دیاری کردووە. کۆنسوڵی گشتی ئەمریکا لە هەرێم لە ئاوتاری ماڵئاواییدا کە لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی پێشکەشی کرد وتی هاوبەشی حکوومەتی هەرێممان کرد لە دامەزراندنی سیستەمی بایۆمەتری موچە کە بۆ هۆی نەهێشتنی 50,000 فەرمانبەری بندیوار و 124,000 دوو موچەی دەشڵێت ماڵی یەکگرتوو و ماڵێکی سەرفرازە. سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەمڕۆکردنەوە و خستنەکاری سیستەمی ئێلکترۆنی بۆ تۆمارکردنی سکاڵای هاوڵاتیانی ڕاگەیاند و دەڵێت لەمە دووە هاوڵاتیان دەتوانن بە ئەلکترۆنی سکاڵا تۆمار بکەن. دەستەی دەستپاکی عێراق ڕایگەیاند تۆمەتبارێکیان لە ئوردنەوە گەڕاندووەتەوە بۆ عێراق کە دەستی هەبووە لە دزینی 3 تریلیۆن دینار لە پارەی باج کە بە دزی سەدا ناسرا بوو. دوێنێ دوی ئاب ڕۆژی چوارشەممە لە خۆڕەماوەی ئێران 3 کەس لە سێدارە دران کە یەکێکیان لە مناڵیەوە لە زیندان بوو و چاوەڕێیان کردووە تا گەورە بێت و دواتر لە سێداری بدەن. سەرباسی تیوارم پێشکەشکردن شاد و کامەران بن.